ورن بەهانەی نەورۆز وەرن پارچەیەکن لە ئێمە لێمانی جیامەکەنەوە نەورۆز پێویستی بە ئێمە هاتوین بۆ هەندانی نەورۆز ئەوشە وەکو هەندێرانی هەولێر ئێمە پاڵپشتیانی نەورۆز دەکەین ئینشاڵڵا سەرکەوتو دەبن. چی هەولێر لە چۆ هاتووی؟ لە هەولێرەوە هاتوین. چۆن بۆ هاتی؟ بێ جیاوازی گەشتی هەموویانەکان دەکەین دەچمە دۆک دەچمە زاخۆ هاندەری هەولێرم ئەمڕۆکەشەوە لەگەڵ نەورۆز ئامادە دەبین یاریگای خۆمانە کێشەمان نییە دۆک دەیباتەوە یان نەورۆز دەیباتەوە گرنگەوە ئێمە پاڵپشتێک بین بۆ وەرزش بتوانین من نابمە هاندەری نەورۆز نەدۆک لەم کاتەیە بۆ ئەمڕۆ بۆ ئەمڕۆ کاتی تر کاتەکانی تر ئەوە جمهوری هەولێرم هاندەری هەولێرم بەڵێ ئەو دۆخی بەسەر نەورۆزە ئەگوزەریە لە سەرجەم شارەکانەوە کۆمەک کۆکرایەوە بۆ یانەی نەورۆز تۆ هەڵێستا چۆن نەبینی؟ بەداخۆم بۆم ڕۆژێک کە وەرزشی کوردستان تێکەوتووە خۆزگاوە ڕووی نەدەدا داوا دەکەم لە بەرپرسان لە دەوڵەمەندانی ئەو شارە لە دەوڵەمەندانی کوردستان لە زاخۆ تا هەمرین وەرن بەهانەی نەورۆز وەرن پارچەیەکن لە ئێمە لێمانی جیامەکەنەوە وامەکەن کە ئێمە حەز بە شکستی وەرزشی بکەین نەقز لە وەرزشی کوردستان ڕوو نەدا ڕجاءن وەرنە سەرخەر ڕجاءن ئەو یانەیە دامە بەزێنن پێویستی بە ئێوەیە یەک دەوڵەمەند لە خۆی بگرێت بەسە کیفایەتە تکایە بەهانەی نەورۆز وەرن چێوشی هاتوونە ئەمشەو وێرە خۆمم خێزانمم لەگەڵ دوو مناڵم ماڵی نەورۆزە درێسی نەورۆزمان لە بەڵە لەبەرە ئەگەر لە دۆک بە لەوانەیە دۆکمان کرد بە بەرمان کێشەمان نیە بەس ماڵی نەورۆزە ئەمڕۆکە نەورۆز پێویستی بە ئێمە هاتوین بۆ هەندانی نەورۆز یاخوا بەخێر بێن ئاڵای کوردستانێ لە شان کردووە و تا چەندێک هەڵوێستی خەڵکی کوردستان بە باشە زانی کە هاوکاری یانی نەورۆزەکەن بەخێر بن من هەر پێم باشە وەکو وەرزشوانێک ینی هەرچەندە زۆر کەمی لێ دەزانم بەڵام هاوکار بن لەیانەی نەورۆز ئینشاڵڵا و قەیرانە تێدەپەڕێنن ئەوشە وەکو هەندێرانی هەولێر ئێمە پاڵپشتیانی نەورۆز دەکەین ئینشاڵڵا سەرکەوتو دەبن. بەردەوامە چی بۆ سەیری یاری لە هەولێر؟ بەڵێ یاری لێ ناپەڕێنێ ناگەشتەکان لەگەڵ خۆم بە خێزانی دەسمە مەلحەبی زاخۆ دەسمە مەلحەبی نەورۆز لە یاریگای هەولێر ئامادە دەبم ئەمڕۆ لێرە ئامادەم لە خۆمی جیاناکەمەوە بەردەوام گەشتی هەموویانەکانی پێ دەکەم و لەگەڵ وەرزشش کە ئەگەر لە ماڵۆژە تەلەڤیزیۆن لە تیڤیەکان سەیریکەین لەگەڵ مندانیشێت بۆی شێکەمەوە بە یاریزانەکان بە یاریگاکان بە ڕاهێنەران هەمووی بۆ شێکەمەوە وەکەوەی کە وەکو خۆم وابێ.